بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ ئەم کاتتان باش. ئەمڕۆ شەممەیە بەڵام لەبەر ئەوەی کە سەری ساڵە کاتی بەرنامەکانی پێشەنگ تیڤ لە کاتی خۆیدا ئەنجام نادرێت بەڵکو بە شێوەیەکی ئاسایی ئەمڕۆ کاتی بەرنامەکانمان بۆ چەند کاتژمێرێک پێشخست بۆ ئەوەی کە ئێمەش و ئێوەش شەوی سەری ساڵ لەگەڵ ئازیزانمان پێکەوە بەخۆشی بەرینە سەر. هەر لێرەوە پیرۆزبایی ساڵی نوێ لە هەموو ئێوە دەکەین و ئومێدەوارین ساڵی ئایندە ساڵی هاتنەدی ئاواتەکانتان بێت. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆی پێشەنگ تیڤ لا دوو تەوەری سەرەکی پێک هاتووە. سەرەتا قسەباسێک لەگەڵ تاهیر حەسەن دەکەین سەبارەت بەو ڕووداوە ناخەژێنەی دوێنێ لە هوانە ڕوویدا لە شاری سلەیمانی کە کۆمەڵێک گەنج هێرش دەکەنە سەر کچێک و پاشانیش ئاوڕێک لە ڕووداوەکانی ساڵی 2022 بەگشتی دەدەینەوە. وەکو هەموو جارێک ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن لە بەرنامەکانماندا. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. مەڵێ بینەرانی عزیز، هەروەک ئاماژەم پێدا کە سەرەتا لەسەر ئەو ڕووداوە دڵتەزێن و ناخەژێنەی دوێنێ شاری سلەیمانی لە ناوچەی هوانە ڕوویدا کە هێرشی بە کۆمەڵێک بۆ سەر کچێکی تەنها تەمەن 17 ساڵ دەکرێت. بۆ ئەم بابەتەش تاهیر حەسەنمان لە گەڵدایە تاوتوی ئەم بابەتە بکەین. تاهیر حەسەن، ئێوارەت باش و سوپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. زۆر سڵاو و ڕێزم هەیە بۆ بینەران و بیستەرانی پێشەنگ تیڤ. ڕووداوێکی دڵتەزێن دوێنێ دەستگاکانی ڕاگەیاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنیەوە کۆمەڵێک گەنج هێرش دەکەنە سەر کچێکی 17 ساڵ لە ناوچەی هوانە لە شاری سلەیمانی. کاتێک ئێوە ئەم دیمەنەتان بینی، چی شتێک یەکەم شت هاتە خەیاڵتانەوە؟ چی تێڕۆنینێکتان لا دروست بوو؟ بەڕاستی هەر کەسێک یەک تۆز ویژدانی بەخەبەر بێ وەختێک ڕووداوێکی ئاوا بینێ، ئەحساسەکە ئەوە کچێتی، ئەحساسەکە ئەوە خوشکێتی، ئەحساسەکە ئەوە دراوسێکەیەتی. بۆیە دڵی هەر هەمومانی گوشی زۆر من لەگەڵ هەموو دڵی ئەو کەسانم کە تۆڕە کۆمەڵایەتیەکانیان تەنی بوو، لەگەڵ بێزاری هەموو ئەو کەسانم کە بە بینینی دیاردەیەکی ئاوا ئەحساسی شەرمیان کرد کە خەڵکی ئەو شارە بن. بەڵام ئەو شارە ئەمە دیمەنێکی تریشی هەیە. بەڵام ئەمە کارێکە ڕەوشتێکە کە ئەو گەنجانە نیشانیاندا ئەو پەروەردە ئیسلامیەیە کە لە 30 ساڵی ڕابردووە بە پشتیوانی دەسەڵاتی بزوتنەوەی کوردایەتی بە پارۆپۆلی بزوتنەوەی کوردایەتی هەوڵەدەن تێکۆشن ئەمە بکەن بە نۆرمی ژیانی خەڵک، هەوڵەدەن وا بکەن کە هەموو سونەتەکانی خۆیان، سونەتی دواکەوتوانی خۆیان لە کۆمەڵگایە خەڵک پەیڕەوی لەمە بکە. ڕووداوێتی بێ ئەندازە ناخۆش بوو، بەڵام بە هەر حەڵ دیوی تریشی هەیە کە لەو کۆمەلگایەدا هەیە. ئەموو کار و کردەوەی ئیسلامی سیاسی و میدیاکانیان، تەماشای میدیاکان و تەلەڤیزۆن و کەسەکانیان کە کارێکە کە چەندین ئەوە تقریبەن نزیکی بە مانگێکە کۆمەلگایان پێ وەکۆی کە کۆمەلگا هیچ کێشەیەکی نەبێ بە بەهانەی جەندەری، بە بەهانەی مەسەلەی بڕیاری پەرلەمان، بە بەهانەی جۆرا و جۆر خەریکن ئەو گەردەلوولە گەورە شۆڕژێوانەی کە لە ئێرانە دەستی پێکردەوە ئەمانی لەگەڵ هیستریا بەرەو ڕوو کردووە، هێرشێکی فراوانیان بۆ سەر لایەنە پرشمدارەکانی کۆمەڵگەی کوردستان، لایەنە ئینسانیەکانی کۆمەڵگەی کوردستان دەست پێ کردووە. ئەمە کە بینیمان دوێنێ گۆشەیەکی ناکام و قێزەونی ئەو هەوڵانەیە کە ئەوانەیەکەن، بەڵام بە بڕوای من بێ ئاکامە. بەڵام دەمێت جارێ لەسەر ئەوە بوەستین و سەباسێک لەسەر ئەو بکەین کە بۆچی ئەم جۆرە ڕووداوە نەخوازراوانە ئیمکانی هەیە لە کوردستاندا، لە سلەیمانی کە پێی دەوترێت پایتەختی ڕۆشنبیری، شتی لەم چەشنە ڕوو بدات؟ ئەزانی چۆنە تۆ تەماشاکە 7,000 مزگەوت لە کوردستان، ینی باس وێنایەکی واقعی بۆ کۆمەڵگەکە بکەیت. تەمەن کۆمەڵگەی کوردستانیش وەکە کۆمەڵگەیەکی تر کۆمەڵگەیەکی چینایەتیە، بەرژەوەندی جۆراوجۆری چینایەتی هەیە. چەندین جار تاوەکو ئێستا لەم بارەیە قسەمان کردووە. ئەم مەوزوعانە، مەسەلەی ژن، مەسەلەی یەکسانی خوازی، مەدەنیەتی کۆمەلگا، سکۆلاریزم، جیایی دین لە دەوڵەت، یەکسانی ژن و پیا و جیاکردنەوەی دین، حرمەت و کەرامەتی حرمەت و کەرامەتی مناڵ، بەرابەری ژن و پیا و
هەموو ئەم مەسەلانە کە ئەتوانێت ستانداردی کۆمەلگەیەکی مۆدێرن بێ و شایستەی خەڵکی کوردستان بێ لە دوای ئەنفال، لە دوای کیمیاباران، لە دوای تەعزیب و کوشتن و ڕاوەدونان و سەد ساڵی ڕابردوو کە بەسەر خەڵکی کوردستانە هاتووە، شایستەیەوەی لە کۆمەلگەیەکی مۆدێرنی ئینسانی بژی بەرابەر بژی تێر و تەسەل بژی داهات و سەرۆت و سامانی کۆمەلگا بۆ هەمووان وەکو یەک بێت کۆمەلگەیەکی دەوڵەمەندە. مەوزوعی ژن سەنتەری ڕوبەڕووبوونەوەی بەرەی کۆنەپەرستی کۆمەلگا بووە لەگەڵ بەرەی چەپ و کۆمەنیزم و چەپ لە 30 ساڵی ڕابردووە و هەمیشە بەرزۆنزمی کردووە ئەم چێشمە کێشە لە کۆمەلگەدا. بۆیە 7000 مزگەوت، ئەم هەموو میدیایە، ئەم هەموو تەلەڤیزۆنە بە پارەی دزراوی خەڵکی کوردستان ڕۆژانە خەریکن کۆمەلگا دەیانەوێت سکۆلاریزمی کۆمەلگا، مەدەنیەتی کۆمەلگا، تروسکایی لە کۆمەلگا نەهێڵن. بەڵام کۆمەلگەی کوردستان هێشتا هەر مقاومە دەکات، هێشتا بەری ڕادیکال و مەدەنیەتی کۆمەلگا مقاومە دەکات. کاتی خۆی مەسعود حکمەت لەسەر کۆمەلگەی ئێران وتی ئەم ئیسلامی سیاسیە کە لە ئێستا دەسەڵاتی لە ئێرانە بەدەستەوەیە بۆکو ئیسپرین وایە بە زۆر ئیسپرینێک بە زۆری زۆرداری بینیتەوە کو تەڵەیەک بینیتەوە، بەس کە دەستی لێبەرڕێک ئەچێتەوە جێگەکەی خۆی. ئێستا خەریکە کۆمەلگەی ئێران ئەچێتەوە جێگەکەی خۆی. ئەمان محاولەکەن بە ئیسپرینی ئیسلامی سیاسی کۆمەلگە و مەدەنیەت و سکۆلاریزم و مەدەنیەتی کۆمەلگە جوانیەکان و ئینسانیەتی کۆمەلگەی کوردستان خەفە بکەن. بەڵام کە وەختی دەستی لێبەرەدەی ڕێگەچێتەوە نێو مەسەلە ئەساسیەکەی. ئەمانە شتێکن ئەتوانن ڕووبەن، ئەحزابی سیاسی هەن، میدیایان هەیە، تەلەڤیزۆنیان هەیە، جەرائیدیان هەیە، 1001 پەیجی سێبەر و جۆراوجۆریان هەیە، خەریکن تەبلیغات دەکەن بە کۆمەلگا برا بکەن بە دوژمنی خوشکەکەی، پیا بکەن بە دوژمنی ژنە خێزانەکەی، هەموو کەسەکان بکەن بە دوژمنی یەکتری کە خێزانی یا هاوسەری یا خوشکی بە حورمەت و کەرامەت و شەرەفی خۆی بزانێت. بەڵام ئەوەتە لە ئێرانە شتێکی کە خەریکە ڕووەدا، ئەمان دەزانن کە ئەم سیناریۆیە یەخەی ئەوانی ژەگرێتەوە. ئەم شتە بە پشتیوانی یەکێتی و پارتی خەریکە بڕێوەچێت لە نێو پشتیوانی یەکێتی و پارتیا، بە پارەی یەکێتی و پارتی، بە چەکی یەکێتی و پارتی، بە میدیای یەکێتی و پارتی لە 30 ساڵی ڕابردووە خەریکە لەمانم بەخێوەکەن. بە 7000 مزگەوت لە سعودیە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە 7000 مزگەوتی لەوانێتیان نەبێت. بۆیە طبعا کاریگەری دانێ لەسەر مەجموعەیەکی دیاری کرا و کۆمەڵێک کەس هەر شتێکیان بێ بتوانن بچن ئەنجامی بن، بە تایبەت ئەگەر پشتیوانی دەسەڵاتی لە پشت بێ یان لانی کەم بێدەنگی دەسەڵاتی لە پشت بێ، ئەتوانن چن کاری وا بکەن. یەکگرت و زودنەوەی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی ئەمەیان نەفەر هەیە بچنە و کارانەکەن، یانانی کەم توانیویانە مەجموعەیە کەس بەم هەموو مزگەوتە بخەنە ژێر کاریگەری ئەفکاری خۆیانەوە کە شتێکی وا ڕوویدا بچن بیکەن. بەڵام هەموو ئەمانەی کە زۆر جێگەی دڵخۆشکەرە ئەوەیە کە تۆ تەماشاکە کۆمەلگا چ کاردانەوەیەک نیشانەدا بەرامبەر کارێکی ئەوا کردەوە. ئەوە مهمە، ئەوە جێگەی ئومێدە دەبێت ئەوە پەرەگێ بدرێت. ئەمێ دروست لەسەر و کاردانەوانە قسە بکەم بە شێوەیەک یەجگار بەربڵاو ئیدانەی ئەم حاڵەتە کراوە، شتی تر نیشاندراوە، دواتر لەسەر ئەم جەندار قسە ئەەکەین. بەڵام ئێوە ئاماژەتان بەکردنەوەی 7000 مزگەوت و بوونی دەسەڵات لە پشتی هێزە ئیسلامیەکانەوە وەکو هۆکارێک باس کرد بۆ ڕوودانی لەم جۆرە حاڵەتە نەخوازراوانە. بەڵام هێزە ئیسلامیەکانیش هاتوونە تەنگ و قسە ئەەکەن. بۆ نمونە علی حەمەساڵح ئەڵێ ئیسلامی ڕاستەقینە کاریوان ناکات، ئەمە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ تیکتۆک. سۆران عومەر دەڵێت ئەمە هۆکارەکەی دەسەڵاتە، یاخود ماڵپەڕی فەرمی یەکگرتووی ئیسلامی دەڵێت ئەمە هۆکارەکەی جەندەربازیە کە یانوێت جەندەربازی بێنە کۆمەڵگەی کوردستانەوە. ڕۆژنامەنووسێکی ناوداری کەناڵی KNN کچەکە تاوانبار دەکات، دەڵێ خەتاکە لە کچەکە خۆیدایە، هەروەکو ڕۆژنامەنووسێکی ناوداری کەناڵی خەندانواتە ئەم جۆرە لێدوانانەش هەیە، ئەم جۆرە کارداوانەوە نەشەبووە. قسەتان لەسەر ئەمانە چییە؟ ئەزانی چۆنە کارەکە ئەمەنە قێزەونە و ئەمەنە ئیسلامیە و ئەمەنە مەذهبیە. طبعا هەر یەکێک هەوڵەدا سەرباری ئەوەی کە زەمنیەن لەگەڵیایەتی، بەڵام کارەکە ئەمەنە ناشرین و قێزەون و زدی ئینسانیە. هەر کەس هەوڵەدا قێزەونیەکەی قاچوقلی ئەو نەگرێتەوە، قاچوقلی بزوتنەوەکەی ئەو نەگرێتەوە، یان لانی کەم بەراعەتی خۆی نیشان بە لەو قێزەونیەکە هەیە بۆی کە پۆخڵەواتە ئەو کارە پۆخڵەواتە قاچوقلی ئەو نەگرێت، نەچێتە نەبێ بە بەشێ لە مێژووی بزوتنەوەکەی ئەو دەنا ئەجیناڵێ
ئەڵێ ئەو کچە بۆچی چووە بۆێ بۆ ئەوێ مشاعاتی نەوەوی لێ نەچێت بۆ ینی بۆچی نەچێت بۆێ یان ئێریا 52 نەچێت بۆێ بۆچی نەچێت بۆێ مەبەستمەوەیە کە هەمووەمانە هەوڵە دەن و ئەم کاردانەوانە نیشانیەدەن کە لەگەڵ ئەم شتە نین کەواتە یەک کاردانەوەیکی گەورەی ئینسانی لە کۆمەڵگەدا هەیە بەڵامەیانەوە لە شتی کەبی پێچن باسی جەندەر و باسی نازانم هەموو ئەمانە کێشەی ئەسلی ئەمە نییە ئەمان دەیانەوە خۆیان لەم قەزیە بپارێزن کێشەی تۆ تەماشاکە لە کاتێکا کە ئەوە لەوێ ڕوئەدا بەڵام بڕۆ تەماشا بکەن لە سەهۆڵەکەی سلێمانی هەزاران کەس کۆ ئەبێتەوە دەیان هەزار کەس خۆیان ئامادە ئەکەن بۆ ئەوەی کە لەسەری ساڵی ئەم ساڵە ئاهەنگ بجێڕن موزیک ئەمانە تایبەتمەندی کۆمەڵگەی کوردستانە ئەوەی کە ئێستا ڕوئەدا لە کۆمەڵگەی کوردستانە دوێنێ بینیمان خەڵکی لە دژی بوو ئەوە شتێکی نامۆیە بە کۆمەڵگەی کوردستان ئەوەی کە شتێکی لایەقی خەڵکی کوردستانەیە ئەوەی کە عادەتی خەڵکی کوردستانەوەی تۆ ببینە بزانن لە جەژنەکانە خەڵک چیەکە بزانن لە نەورۆزە خەڵک چیەکە بزانن لە سەری ساڵە خەڵک چیەکە بزانە کە بەهاریەت خەڵک بۆ گەشت و گوزار بۆ مۆزیک بۆ هەمووەمانە نیشانێدا کە ژیانی نۆرمال و تایبەتی خەڵکی کوردستان پێچەوانەیە لەگەڵ دەسەڵاتی شریعەت و مەذهب و ئیسلامی سیاسی هەر بۆیە ئیسلامی سیاسی ناتوانن سەرباری ئەم هەموو ئیمکاناتە کە لە کۆمەلگایە هەیە سەرباری پشتیوانی یەکێتی و پارتی سەرباری ئەم هەموو دەستگا زەبەلاحی میدیایە سەرباری ئەم هەموو مزگەوتە ناتوانن بەرجی ئیسلامی سیاسی بکەن بەرجی کۆمەڵگەی کوردستانە ناتوانن مقاومەتی سکۆلاریزمی کۆمەڵگەی کوردستان تێک بشێنن جا ئەمە چوار ڕۆژیکە ئەیان بینین هیوادارم ساڵی 2023 ساڵی مەرجی جمهوری ئیسلامی بێ ئەو وەخت یەکتریە بینین ئەزانین کۆمەڵگەی کوردستان جێندەری و مەسەلەی بەرابەری و یەکسانی و ئازادی و خۆشگوزەرانی کەلتوری خەڵکی کوردستانە یا مەسەلەی چوارژنە و مەسەلەی کوشتنی ناموسی ژنان ئەمان فەرهەنگی خەڵکی کوردستانە یا ئازادی و یەکسانی و بەرابەری و مۆزیک و خۆشگوزەرانی فەرهەنگی خەڵکی کوردستان ئەو کات یەکتریە بینی هەر لەسەر لایانی دووەمی کاردانەوەکان کە زیاتر ڕووی بە ئیدانەکردن بووە پەنجەی تۆمەت بۆ دەسەڵات و لایەنە ئیسلامیەکان بە شێوەیەک ڕاکێشرا هەروە لە قسەکەی خۆشتانە هاوکە ئەم جۆرە کارانە بێ ئاکام ئەمێنێتەوە ئەگەرچی لە قسەی پێشووتانە بڕێک ئاماژەتان پێدا بەڵام پێم خۆشە بکەم پرسیارێکی ڕاستەوخۆ بۆچی ئەم هەوڵانەی هێزە ئیسلامیەکان بە بێ ئاکامی دەمێنێتەوە بە بڕوای من ئەم گەردەلو لە شۆڕژ گێڕانەیە کە لە ئێرانە دەستی پێکردووە زانی چۆنە زۆر کەس یا زۆرێک لە ڕۆشنبیرانی ناسیۆنالیزم شتە بە کەمەگرن دوێنێ یەکێ لە سەرانی زۆر گەورەی جمهوری ئیسلامی ئەڵێ فرێدانی عەمامە بەسەر سەری عەمام ئاخوندەکانەوە ئەڵێ عەمامە ڕەمزی دینە فرێدانی عەمامە یعنی فرێدانی دین یعنی فرێدانی شریعەت زۆرێ لە ڕۆشنبیرانی ناسیۆنالیزم ئەم مەسەلەیە بە کەمەگرن بەڵام ڕوخاندنی جمهوری ئیسلامی و دەسەڵاتی شریعەتی 43 ساڵ لە وڵاتێکی 8 ملیۆنی گەورە و زەبەلاحی وەکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی وەک ئێران کاریگەریەکانی لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بڵاوە بێتەوە ئیسلامی سیاسی لە فەلەستین وشکەکە لە حیزبوڵای لوبنان لە لوبنان وشکەکە لە سووریا وشکەکە لە عێراق هەر بە یەک جار دائەتەپێ بۆیە کاریگەری ئەم مەسەلەیە هاواریان لێ هەڵساوە بۆیە دەزانن کە ئەم گەردەلوولە ئاوابوونی ئوفق و ئاسۆی ئیسلامی سیاسیە لە کوردستان و لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە نیگەرانن بەمە هەرچی هەوڵێکەدەن ئەمەیە هەوساریان پشراوە بەرامبەر بە مەدەنیەت و بە سکۆلاریزمی کۆمەلگا ئەجینا ئەگەر تۆ پێت وایە ئەگەر پێت وایە ئەمە فەرهەنگی خەڵکی کوردستان ئەم ئیسلامی سیاسی فەرهەنگی خەڵکی کوردستان ئەگەر پێت وایە تۆ ئەکسەریەتی ئەگەر پێت وایە وەکو عەبدولەتیف و ئەماناڵێن ئەگەر پێت وایە هەموو خەڵکی کوردستان سونەتی تۆ بەڕێوە هەبن ئەگەر پێت وایە بۆچی بۆ تەنورەی کچێک ئەگەر 5 سانتیمەتر لەسەروتر بێ نیگەرانبی بۆ هەڵسارە بچڕێنی ئەگەر پێت وایە بۆیە پێی وایە کە کۆمەلگا ڕەوتێکی گرتووەتە بەر هەچیەکە ئەم جێگەی نابێتەوە لە لێویە هەرچی مەحاولەکە جێگەی نابێتەوە بە مزگەوت جێگەی نابێتەوە بە میدیا جێگەی نابێتەوە بە قسەی جومعانە جێگەی نابێتەوە بە پارە و پول بەخشینەوە جێگەی نابێتەوە بە تەوزیعکردنی بێوەژنانە بەسەر خەڵکە جێگەی نابێتەوە بەکردنی مەقنەعە و کردنەوەی دەورەی جۆرا و جۆر بۆی کە
قیناع و حەجەبە بکەنە سەری ژنان جێگەی نابێتەوە هەچی یەکەن لە کۆمەڵگەدا ناتوانن ببن بە ئەکسەریەت هەچی یەکەن لەگەڵ تۆ تەماشاکە لە تەلەڤیزیۆنەکان و کە قساکەن بەرامبەر بە مەسەلەی جۆرا و جۆر کە خەڵکیکە بەرامبەر بە میدیا بەرامبەر بە تەلەفۆن بەکارهێنان بەرامبەر بە پەیجەکان بەرامبەر بە جلوبەرگ پۆشین بەرامبەر بە هەموو شتێک هیستریایان بێ دلیلی ئەوەیە ئەقەلیەتن دلیلی ئەوەیە خەڵک کردەوەی ڕۆژانەی خۆی ژیانی ڕۆژانەی خۆی ئەگەر وازیان لێوێنن کردەوەی ڕۆژانەی خەڵک ژیانی ڕۆژانەی خەڵک بەرابەریە یەکسانی خوازیە خۆشەویستیە محەبەتە دراوسێ خۆشەویستیە بەهاناوە چوونی یەکتریە محیبەتکردن بە یەکتریە دژی خەڵک دژی توم و تیژیە خەڵک دژی نائەکسانیە خەڵک دژی تیرۆرە خەڵک دژی توم و تیژیە خەڵک حەزەکە لە کۆمەلگەیە کابژێ لەنێو خانەوادەکەی خۆی لەنێو خێزانەکەی خۆی یەکسان بێ محەبەت بکەن بە یەک دراوسەکان لەبەر سەردانی یەکتری بکەن نەگەی هانە سوکایەتی بە یەکتری بکەن تەحقیری یەکتری بکەن ئەزانن کە ئەمە عادەتی خەڵکی کوردستانە ئەم توونڕەویەی کە ئەمانە هەیەە و ئەیانە خەڵکی بکەن بە دوژمنی یەک مەسیحی بکەن بە دوژمنی یەک یەزیدی بکەن بە دوژمنی یەک کاکەی بکەن بە دوژمنی یەک ژن پیا بکەن بە دوژمنی یەک باوکو دایک بکەن بە دوژمنی مناڵەکانیان ئەمانە خەسیسەی بەشەر نییە ئەمە ئیسلام ئەخ بۆیە وتم فاشیسمە ئیسلامی سیاسی ڕاسیزمە دژی ژنە دژی پیاوە دژی موزیکە دژی کاکەیە دژی مەسیحیە دژی یەزیدیە دژی بیرروڕای بەرابەرە دژی یەکسانی ژن و پیاوە دژی حرمەت و کەرامەتی مناڵە دژی مۆزیکە سێکس جەریمەیە تاوانە ئێمە لەگەڵ خەسڵەتی بەشەرە ناگونجێ بەشەر ناتوانێت لەم سەردەمی 2000 کۆتایی 2022 ئەمە پێچەوانەی هەموو شتێکی بەشەرە هەتا پێچەوانی زانستە زانیاری هەموو شتێکە بۆیە هیستریایان گرێ بەرامبەر بە هەر شتێکی دیاری کراوکە کە ئێوە ڕۆژیان لە ئاوا بوونە کاتی بەرنامەکانمان کەمی ماوە بەڵام پێم خۆشە پرسیاری بینەرێک بێنمە سەر شەشە و ئاڕاستەی ئێوەی بکەم سەرەتا باز لەوە کراوە کە زۆربوونی ئەم دیاردانە هۆکارەکەی ئەم هێزە ئیسلامیانن بە پاڵپشتی پارتی وێکێتی بەڵام ڕێگە چارەی خێرا بۆ ئەم کارانە چییە؟ ئەگەر وەڵامی ئەم پرسیارە بنە و شتێکیشما بێ خۆتان بە گرنگی بزانن لە پەیوەند بەم ڕووداوە فەرمون بە ڕێگە چارەکەی ئەوەیە کە جارێ بەر لە هەر شتێک لە هەر شوێنێک ئەو شتە ڕوەدا لە سلێمانی ئەم شتە ڕوویەوە ڕاستەوخۆ ڕەبتی هەیە بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە قوبا تاڵەبانی ماوەیە پێش ئێسەوتی قەستەم بەخوا بە تاقی تەنیاش بم بە دواتانەوە ئەیکوا بۆ بە دوایانەوە نیت ئەی بۆ ماوەیە پێش ئێستا هەر لەو تەلەڤیزۆن و لەو پەیجانەوە هەڕەشەکرا لەو چالاکوانانەی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و لە دوو خانم هەڕەشیان لێکرا بۆ هیچ کارێکتان نەکرد ئەم جۆرە کارانە کردوەدان و ئەم هەوسا پشرانەی ئیسلامی سیاسی بە پشتیوانی یەکێتی و پارتیە دەنا ناتوانن کاری وا بکەن بۆیە لە بەرامبەر ئەمەدا دەبێت بەر لە هەر شتێکی یەکێتی و پارتی بگیرێ و دەبێت ئەو کەسانە دەستگیر بکرێن و بخرێنە سەر تەلەڤیزۆن و قسەیان لەوێ بگیرێت و بە سزای خۆیان بگەن ئەمە یەک دوو دەبێت قانون لەو کۆمەلگایەدا بڕەخسێت ئەندام پەرلەمانە خەریکە دیفاعی لەکە لە خەتای تیکتۆک ئەوە ئەندام پەرلەمانەکەیە کە بە حساب قانونێک دەبێت دابنێ کە حرمەت و کەرامەتی ئینسان لەسەر جادەکان دەبێت پارێزراو بێ دەبێت لەسەر و هەموو شتێکەوە بێ سەر بەخۆلەوەی کەس چ بیر و باوەڕێکیە بەڵام بۆ ئەمە پیاوان و ژنان لاوان دەبێت دەست بخەنە ناو دەستی یەکەوە ڕێکخراوی جۆراوجۆری خۆیان پێک بێنن ئەوانی کە ئەو جۆرە کارانەکەن ڕێکخراویان هەیە کەسانیان هەیە هانیان ئەدەن کەسانیان هەیە ڕێکیان ئەخەن کەسانیان هەیە ئیمکانات دەخەنە بەردەستیان لە بەرامبەردا دەبێت لاوانیش لە دەوری یەک کۆبنەوە کشان و کوڕان دەستخەنە دەستی یەک دایکان و باوکان دەبێت مناڵەکانی خۆیان فێرکەن لەگەڵیان بن پشتیوانیان بکەن و سازمانیان بەڕێکیان بخەن کە بتوانن بەرامبەر بە دیاردەیەکی وە ئەگەر لە شوێنی شتێکی وا پیا ئەبێ شتێکی وا ڕوئەدا ئەگەر دوو نەفەر هێرشەکەن یان دوو نەفەر پەنابەنە بەر هێرشکردن بۆ سەر خانمێکیان هەر شتێکی دیاری کراو لە بەرامبەرە 20 کەسی کە پەیامێک کە دیفاعی لێ بکە 20 کەسی کە پەیامێکە شەرمەزاری بکە 20 کەسی کە پەیامێکە دیاردەیەکی قێزەڵ نیشان بە و بۆ کۆمەلگەی نیشان بکە نەخێر ئەگەر تۆ کارێکی وا ئەەکەی لە بەرامبەرە هێزێکی گەورە ئەتوانێت هەبێت و ئێمە هێزێکی گەورەی اعتیماد بە نەفسین بۆیە مەبەستمەوەیە کە پێویستی بە دەستخستنە نێودەستی یەکتریە و یەخەلگرتنی یەکێتی و پارتیە کە ئێوە مەسئولن لەم شارەیە هەچی ئیمکانات و سەرۆت و سامانیم کۆمەلگای لەبەردەستی ئێوەیە هەچی دژە تیرۆر و نازانم هەموو ئیمکاناتی لەبەردەستی ئێوەیە کۆمەڵێک کەسانی سەرسەری ئیسلامی سیاسی خەریکن سیمای
تەسویرێک لە کۆمەلگا خەریکە نیشانەدەن خەریکن تیرۆرەکەن تیرۆر ئەوە تیرۆری شخصیەتی بەشەرە تیرۆری ئازادی خوازیە تیرۆری شخصیەتی ئینسانە چۆن دەبێت شتێکی وا قبول بکرێ ئەگەر تۆ دەسەڵاتی لەو کۆمەلگەیە بۆیە بە بڕای من دەست خستنە دەستی لاوان و ژنان و پیاوانی یەکسانی خوارد دایکان و باوکان دەبێت لە پشتی مناڵەکانیان بن و نێڵێن ئەو بێحورمەتیە بە شخصیەت و کەرامەتی مناڵەکانیان بکرێت. تاهر حەسەن زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بیسەران و بینەران بۆ ئەو بەڕێزانش کە دوای ئەمان بینن زۆر سپاس بۆ ئێوەش سەری ساڵی تازە لە هەموو لایەک و لە هەموو ئەو ئینسانانی کە گوێیان لێمانە لە هەموو لایەک پیرۆز بێ هیوادارم ساڵی 2023 بەرد لە هەر شتێ ئاهەنگی مەرگی جمهوری ئیسلامی ئێران بەیەکەوە بگێڕی. زۆر سپاس ساڵی تازە لە ئێوەش پیرۆز بێت. ئازیزان وچانێک دەدەین و پاشان ئاوڕێک لە ڕووداوە سەرەکیەکانی ساڵی 2022 دەدەینەوە و عەبدوڵڵا مەحموود لەگەڵماندا دەبێت وچانێک و دەینەوەلاتە. مەڵای بینەرانی عەزیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە و ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستانمان لەگەڵدایە بۆ ئەوەی کە ئاوڕێک لە ڕووداوەکانی 2022 بدەینەوە. عەبدوڵڵا مەحموود ئەم کاتت باش و ساڵی تازەی ئێوە بەخۆشی. زۆر سپاس بۆ بینەرانی تێڤێ پێشەنگ تیڤی واوکات هەر بە بۆنەی هاتنی ساڵی تازەوە گەرمترین پیرۆزبایی لە سەرجەم کرێکاران ژنان و لاوان و هەموو ئینسانانەی دڵیان بۆ دنیایەکی باشتر لێدەدا دەکەم. هیوادارم ساڵی داهات و ساڵی دڵخوازی هەموو ئینسانانە بێ کە خولیایان هەیە. ئومێدەواری پانۆڕامای ڕووداوەکانی 2022 ئەگەر هەم باسی کوردستان و عێراق و جیهان بکەین و لە جیهانەوە دەست پێ بکەین لە مانگی 2022ەوە رووسیا هێرش دەکاتە سەر ئوکرانیا و جەنگێک بەرپا دەبێت لە ئەوروپا کە تا ئێستاش درێژەی کێشاوە. ئەم جەنگە زۆر شتی گۆڕی هەم لە ئەوروپادا هەم لە جیهاندا و زۆر وردەکاری تێدا هەیە کە ئەتوانین باسییان بکەین هەتا وەکو ئەوەی کە وڵاتانێکی هەمیشە بێدانی وەکو سوید و فنلەند پەنا بۆ ناتۆ بەرن. ئەم جەنگە چی بووە و ئەکێ بەکوێ بەرێت کۆمەڵگەی بەشەری بۆ کوێ بەرێت؟ بەڵێ سەرەتا بڵێم کە ڕووداوەکانی ساڵی ڕابردوو یا ئەو کە ساڵی کە تێپەڕی ڕووداوێکی گەلێک زۆرن لەوانەیە ڕووداوی ئۆکرانیا یەکێک بێ لەو ڕووداوانەی کە سەرنجی دنیا یا دەتوانم بڵێم هەموو دنیای لە ساڵی ڕابردووە خستە ژێر کاریگەریەکانی خۆیەوە. ئەوەی کە جەنگی ئۆکرانیا دەتوانێت کاریگەریەکی بێ یا چ شتێک ڕوویدا جەنگی ئۆکرانیا پێش هەموو شتێک جەنگی نێوانە و قوتبانە بوو کە تووشی بنبەستی گەورە ببوون. لەلایەکەوە خۆتان دەزانن ئەمریکا و غەرب لە ڕوتێکی ڕوودەشکاندا بوون. ئەو ئامانجەی کە ئەمریکا بووی بەوەی کە هێزێکی یەک قوتبی بنیادەنێ لە دوای شکستی بلۆکی شەرق لە دەورێکی دوور و درێژدا ئەم پەیامە بە شکست گەیشت و بە شوێنێک نەگەیشت نەک دنیا نەیتوانی ببێ بە دنیا یەک قوتبی بەڵکە هەر لە سەرەتای هەوڵەکانی ئەمریکا بۆەوەی دنیا بکا بە یەک قوتبی و خودەی خۆی ئەمریکا خۆی تاقە پۆلیسی دنیا بێ هەر لە ئەوڵەوە لەگەڵ ڕوبەڕووبوونەوە و کاردانەوەی گەورەی بەشێک لە بلۆکە ناوچەی جیهانیەکان بەرەو ڕۆبوو لە پێشەموشیانەوە رووسیای توانای سەربازی و سینی خاوەن قودرەتی گەورەی اقتصادی و لەگەڵ کۆمەڵک شتی تر خودی ئەمە یەکلاکردنەوەی ئەم چێشمە کێشەوە ئەمە بوو بە سەرەتای دەورەیەکی نوێ کە ئەیتوانی بێ شتێک بێنێتە پێشەوە. بۆیە لە چوارچێوەی هەلومەرجێکی لەو بابەتەدا لەلایەکەوە پێنەگرتنی دنیای یەک قوتبی و لەلایەکەوە قبول نەکردنی قوتبەکانی کە بەوەی کە دنیای یەک قوتبی قبول ناکەن بوو بەوەی کە ئەم دەرهاویشتەی لێ بێتە دەرەوە جەنگ
جەنگ بۆ خاڵیکردنەوەی ئەو ئەزمەیە ببێت یەکێک لە اختیارەکان و ئۆکرانیا بوو بۆ مەیدانی جەنگە بوو بە مەیدانی جەنگە کە لەلایەکەوە لە نێوانە و قوتبی کە پێی دەڵێن ئەمریکا و غەرب و لەلایەکەوە لەو قوتبی کە لە بەرامبەر ئەمریکا و غەرب و دنیا قوتبی داوەساوتەوە کە رووسیا بە پلەی یەکەم و هاوپەیمانەکانی وەسین وەک هێزێکی اقتصادی لە بەرامبەریەتی ئەو ئۆکرانیا بۆ مەیدانی یەکلاکردنەوەی جەنگی نێوان ئەم دووبەرەیە دوو جەمسەری ئەو دوو جەمسەرە بەڵام خودی ئەم جەنگە هاوکات ئەگەر ئەمە بۆ بورژوازی ئەم دوو جەمسەرە لە بەرامبەر یەک داوەستان بەڵام بوو بەهۆی سەرەتای خستنەڕووی دەورەیەکی تازە لە ملهوڕی خودی نیزامی سەرمایه‌داری بە هەردوو بەرەکەیەوە تۆ تەماشای کە لە جەنگی ئۆکرانیادا ئەوەی کە لە جەنگی ئۆکرانیادا دەیبینین ئۆکرانیا یەکەم خودی ئۆکرانیا بە بارەمتە دەگیرێت و خەڵکەی دەکرێنە قوربانی رووسیا ملهوڕی خۆی بەو پەڕی خۆی نیشان نمایش دەکات و لە بەرامبەر هەوڵەکانی دنیای غەرب و ئەمریکادا و هیچ دەستپارێزیەک ناکات لە ئەمریکا و غەرب و خودی گەربە کۆمەڵک دەرهاویشتکە بە دوای خۆی دادێنێت کە ڕوخساری نظامی سەرمایه‌داریمان لە ئاستێکی هەرە وەحشیانەدا بۆ دەخاتەرەوە ڕاسیزم زیندوو دەکاتەوە جیاکاری پەرە پێدەدا نسبەتی ئاوارەی لە ئاستی دنیادا بەرەو هەکشان دەبا کاریگەریەکانی ئەو جەنگە هەموو بە شەریەت دەکاتە بەشداری شەڕ پێدەکات بە معنایەک یعنی خەڵکێک تەنانەت ئەگەر لە بەرەکانی جەنگیش ناکوژرێ بەڵام لە نێو ماڵەکەی خۆی لە شوێنی کارەکەی خۆی کرێی کەم دەبێتەوە بێکار دەکرێ نرخی سوتەمەنی دەچێتە سەرەوە نرخی خواردن و کەلوپەلە پێداویستەکان دەچێتە سەرەوە بە جۆرێک هەژمۆنی ئەو جەنگەی کە لە ئۆکرانیا هەیە و لە نێوان ئەو دوو قوتبەدا هەیە سەراپای کۆمەلگای بەشەری دەکاتە نیشانە و کاریگەریەکی یەکجار سلبی دەخاتە سەر لە پێش هەمووشیانەوە بەسەر بەشی چینی کرێکار و خەڵکی بێبەش بەڵام ئەوەی کە لەو نێوەدا زۆر جێگەی هەڵوێستەیە ئەوەیە دنیا هەموو ڕۆژێ ئەو جەنگانەمان نیشان دەدات و ئاماری پێشبڕکێی چەکداری ئاماری پێشبڕکێی ئایدۆلۆژی ئاماری پێشبڕکێی ڕاسیزم هەموو ئەوانە بە جۆرێک لەوانە خۆیان دەوێنن بەڵام یەک دیوی نیشان نادەنەویشەوەیە کە نەفرەت و ناڕەزایەتی چینی کرێکار و بەرەی ئینسان دۆستە لە سەرتاسەری دنیادا بە دژی جەنگ و ئاکامەکانی بەدەشی شکاندنەوەی ئەو قورساییانەی کە لە ئاکامی جەنگەوە دێن لە بێکاریەوە بۆ چوونە سەری نرخیشەکان کە لە سەراسەری دنیادا خۆشاندان و نەڕەزایەتی هەیە میدیای غەربی باسی ئەمە ناکا دنیا لە ڕووداوەکانی باسی 2000 و ڕووداوەکانی باسی ساڵی 22 دەکەن باسی ئەوانە ناکەن کە دنیا لەلایەکە ڕاستە لەلایەکەوە جەنگێکی کۆنە پەرستانەی دوو جەمسەری لە ئارادایە بەڵام لە بەرامبەریدا جەمسەرێکی گەورە کە چینی کرێکار و جەماوەری بێبەشن بەدژی ئەو جەنگە و بەدژی لێکەوتەکانی لە مەیداندان تۆ تەماشای کە لە بەریتانیاوە بۆچیک و بۆ ئیتالیا و سریلانکا و تا دەگاتە هۆڵەندا و فەڕەنسا و ئەڵمانیا و ئەمریکا بزوتنەوەی ناڕەزایەتی بەدژی ئەم جەنگە لە ئارادایە کە دیوێکی هەرە درەخشانی نابۆ جەنگی بەرەی ئینسان دۆستە لە سەراسەری دنیادا هاتنە مەیدانی چینی کرێکارە بەدژی ئەمە ناوتنێکی گەورەیە بە سیاست و نەخشەیە کە ئەمریکا و غەرب و قوتبەکان هەیە لە دنیادا دنیا نمایشی ئەمە نیشان نادا وەکو یەکێک لەو ڕووداوەکان گەورە لەوانەیە یەکێکی کە لەو چۆن ئەگەر کۆرۆنا ڤایرۆس نیشانیدا نیزامی سەرمایه‌داری نیزامێکی پوچە نیزامێکی وحشیانەیە بە هەمان شێوە جەنگی ئۆکرانیش ئەوەی نیشاندا کە ئەو نیزامە زۆر لەوە وحشیانەترە بە خستنەڕووی ڕووداوەکانیشیان و میدیای هەزار سەریان کە ئێستا دەیانەوێت ڕووداوەکانی ساڵی 2022 لە کۆمەڵێک مەسەلەدا کورتکەنەوە هێندەی کە پوچی ئەم نیزاممان نیشاندرا تۆ تەماشاکە من هەرواز بە خێرایی سەردانێکی ناو سایتەکانم کرد دەبینی باسی ڕووداوەکانی 2022 چیمان پێ دەڵێن باس لەوە دەکەن کە گرنگترین ڕووداوەکانی ساڵی 2022 بریتیە لەوەی کە بەشەریەت عەدەدێکی گەیشتۆتە 8 ملیار کەس پێمان دەڵێن کە ریشی سوناک لە بەریتانیا وەکو ڕەشپێستێک بۆ بە سەرۆکوەزیرانی بەریتانیا وەکو ڕووداوی گەورە دەرخواردمان دەدەن پێمان دەڵێن کە ئەمە نیشانەی ئەو پەڕی ڕیسایی سەرمایە پێمان دەڵێن دەرمانێکی کە دۆزراوەتەوە کە ئەمجار لەمەوە دوا ساڵانە 400,000 کەس بەهۆی مەلاریاوە گیان لەدەست نادەن پێمان دەڵێن یاریەکانی ئۆلۆمپیاد ڕووداوی زۆر گەورە بوون لە دنیا دیارە ئەمانە هەموو ڕووداو بوون بەڵام بەڕاستی ڕووداوەکانی ساڵی 2022 ئەمانە ڕووداوی گرنگی ئەم ساڵە بوون یا ڕووداوی باز لە ڕووداوە گەورەکانی 2022 بکەن ئێوە چی شتێک لیست دەکەن
لە ڕووداوەکانی ساڵی 2020دا ڕووداوی هەری گەورە بریتیە لە یەکەم وەستانەوە بەڕووی جەنگ کە لە ئۆکرانیادا هەیە. ئەمە یەکێکە لە هەر ئەو ڕووداوە گەورانەی کە چینی کرێکە لە سەراسەری دنیادا لە نێو خودی ئەمریکاوە بیگرە تا دەگاتە وڵاتانی ئەوروپایی بەدژی جەنگ بەدژی ناتۆ بەدژی لێکەوتەکانی جەنگ لە ئارادا بووە. ئەمە ڕوێکی کەی ململانەیەکی چینایەتی لە کۆمەلگادا نیشان دەدا. هەموو ئەو ڕووداوانە و دەکرێت دەیان ڕووداوی کرد لە ساڵی ڕابردوو ڕوویان دابێ و تا نیزامی سەرمایەداری شەبێ مەسەلەی جەنگ مەسەلەی بێکاری مەسەلەی نەخۆشی و مەسەلەی دایان مەسائلی تر بەشێکی دیاریکرا و دەرهاویشی خودی نیزامی سەرمایەدارین. بەڵام ئەوەی کە ناگۆرە ململانەیەکی چینایەتی هەموو ڕۆژەیە کە لەلایەکەوە بۆرژوازی بە جەنگ و کوشتارەکەیەوە بە پۆلیس و ڕۆژنامە نووسەکەیەوە بە کۆنەپەرستی و ئیسلامە سیاسیەکەیەوە بە هێزە دەسەڵاتدارە بۆرژوازیەکانی دەسەڵاتدار و ئۆپۆزیسیۆنەکەیەوە وەستاون و لە بەرامبەریدا جەماوەرێکی ملیارد ئینسانی وەستاون کە چینی کرێکار و جەماوەری بۆ بەشە لە پێناو دنیایەکی باشتردا. ئەمە ڕووداوی هەرە گەورەیە و لە نێو ئەو ڕووداوانەدا هاتنە مەیدانی ئەو ئۆردووە بەدژی ئەو لێکەوتانەی جەنگ و کارکردەکانی نیزامی سەرمایەداری یەکێکە لە ڕووداوە هەرە گرنگانەی کە سەراپای کۆمەلگەی داگرتووە. ئەمە یەکێکە لە ڕووداوە هەرە گەورەکان کە ئینسان دەبێت لە سێ ڕاوەستێت. ڕووداوی دووەمی بریتیە لە نزیکەی زیاتر لە 100 ڕۆژە لە ئێراندا بزوتنەوەیەکی گەورەی شۆڕژگێرانە بۆ ئاڵوگۆڕێکی شۆڕژگێرانە بە ناوەڕۆکێکی شۆڕژگێرانە بە بەشداریەکی شۆڕژگێرانەی هێزە شۆڕژگێرەکان مەبەستم جەماوەرە بزوتنەوە کۆمەڵایەتی شۆڕژگێرەکانە کە کرێکاران و ژنان و لاوان و خوێندکاران و خەڵکی بێبەشکەیدا لەسەر جادە. بەڵام میدیای بۆرژوازی ناڵێ یەکێک لە ڕووداوە گەورەکانی ساڵ وەستانە و هاتنە مەیدانی 100 ڕۆژەی زیاتر لە 100 ڕۆژەی جەماوەری مەحروم و بێبەشە بەدژی دەسەڵاتی سەرمایە لە ئێراندا مەلاکان نوێنەرایەتی دەکەن. ئەمە ڕووداوی گەورەی ساڵە. ئەمە ئەو ڕووداوەیە کە دەتوانێت ئەگەر چەندی جەنگ لە دنیادا ڕوودەن و ئاڵوگۆڕێکی جزئی لەو شوێنە پێکدا پێن و هاوسەنگی هێزێک بگۆڕن. بەڵام هێشتا ئەوە لە چاو ئەو شەپۆلە لە هاتنە مەیدانی خەڵک لە ئێراندا کە لە کۆتاییەکانی ساڵی 2022 دەستی پێکردووە تا ئێستا خەریکە گەورەترین ئاڵوگۆڕ بە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەهێنێ، نەک تەنها بەهێزی سیاسی نەک بەهێزە سەربازیەکان بەڵکە گەورەترین ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی وەڕیشەیی لە بنیادی کۆمەلگادا بە وجود دەهێنێ. کۆمەڵێک هێزی هەوزار پچراو بۆ یەک جار دەخات بە یەک جار بە تاریخیان بە مێژوێکی تاوانکارانە دەستپێرێ بۆ یەک جاریکە کرانەوەیەکی گەورە بەڕووی کۆمەلگاکاندا دەکاتەوە. بۆ جارێکیکە دەتوانێت ئاڵوگۆڕێکی گەورە بە وجود بێنێ کە هەموو ئەو کار و کردوانەی کە چەندین ساڵە ئیسلامی سیاسی و ڕەوتە بورژوازیەکانی پشتیان لە پشتیانن بۆ ئەوەی ژنان بنێر نەماڵەوە، ژنان بە ئازاری دێنێتە دەرەوە، کرانەوە لە کۆمەلگاکاندا دەهێنێ. دەستی ئەم ئیسلامی سیاسیە لەسەر کۆمەلگا و تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەنانەت کاریگەری لەسەر دنیاش دەبێت دەهێنێ. هیچ کەسێک باسی ئەمانە ناکە وەکو ڕووداوی گەورەی ساڵ. ئەمانە ڕووداوی گەورەی ساڵن. ئەگەر نا هەموو ئەوانەی کە ڕووداون بەڵام ڕووداوی گەورەی ساڵ نین. بەڵام ئەمە بۆرژوازی ئاگاهانە، میدیای بۆرژوازی ئاگاهانە خەریکە ئەومان پێ دەڵێت. خەریکە دەیەوێت ڕاستیەکان ئاوەژوو بکاتەوە، دەیەوێت دنیا بە زۆری چکە نیشاندای، دەیەوێت و حەقیقەتانەی هەموو ڕۆژێ خەڵک دەکاتە قوربانی لە چاوی ڕای گشتی بشارنەوە و لە جێگەی ئەوە کۆمەڵێک کەیس و دۆسیەی کە وەکو ڕووداوە گرنگەکانی دنیا نیشاندە. لە حاڵێکدا ڕووداوی گەورە ئەم ڕووداوانن هاتنە مەیدانی چینی کرێکار لە سەراسەری دنیا بەدژی نیزامی سەرمایەداری جەنگەکانیان بەدژی بێدەربەستی نیزامی سەرمایەداری و هاتنە مەیدانی جەماوەری خەڵک بەدژی گرانی و بێکاری کە هەمیشە درێژەی بۆ حقوقەکانیان و هاتنە مەیدانی زیاتر لە 100 ڕۆژەی خەڵکی ئێران بە بۆچوونی مەسێ گەورەترین ڕووداوی ساڵی 2022 لەسەر ئاستی دنیادا کە دیارە لە ئاستی مەحەلی وڵاتەکانیشدا دەکرێت ڕووداوی کە هەبن لە عێراق بۆ نمونە لە شوێنی وەکو ئەفغانستان و تا دوایی. بەڵام ڕووداوی هەرە گەورە لە سەراسەری دنیادا ئەو ڕووداوانن خستنە ڕووی ئەو ڕووداوانە کە بورژوازی لی خاتە ڕوو کە ئەمە ڕەش پێستێک دەسەڵاتی بەرەستەوە گرتووە یا خەڵک ژمارەی دانیشتوان لەسەر گۆی بوو بە 8 ملیار بۆ لە بیربردنەوەی ئەو مەسەلە واقعیانەیە کە ڕووداوی ئەسلی کۆمەلگان لە ڕوانگەی ئێمەوە. باستان لە
بابەتی سەرەکی کرد وەکو ڕووداوە گرنگەکانی ساڵی 2022 لە ئاستی جیهاندا دواتر دێنە سەر مەحەلی لە کوردستان و عێراقدا بەڵام یەکێک لەوانە ئاماژەتان بە ڕووداوەکانی ئێران کرد کە ئەهێنێ بۆ ساتێک لەسەری ڕاوەستی گرنگی یان تایبەتمەندی ئەم خڕۆشانە جەماوەریەی لە ئێران ئەم جارە هەیە بۆچی لیستان کردووە لە یەکێک لە سێ ڕووداوە سەرەکیەکانی ئەم ساڵی 2022 لە سەرتاسەری جیهاندا لەبەرەوەی ئەتوانین لانی کەم بڵین لە 50 ساڵ یا نەک لە ساڵی ڕابردووە توانم بڵم لە 50 ساڵی ڕابردووە هیچ بزوتنەوەیەک بەو ئەندازەیە شۆڕژگێرانە لە سەراسەری دنیادا ڕووی نەداوە. ڕاستە زۆر دەسەڵات ڕوخێندراون لە سریلیان کە دەسەڵاتی گەندەڵەکان وەلاندرا. ڕاستە لە بەهاری عەرەبی لە 2011 کۆمەڵێک ئاڵگۆڕی گەورەی بە دوای خۆیدا هێنا و برسیەکان هاتنە سەر جاددا. بەڵام هیچ کامێک لەوانە پێوانە ناکرێن بەو بزوتنەوە شۆڕژگەرانەی کە ئێستا لە ئێراندا هاتووە. ئەگەر کەسێک بێوە تایبەتمەندیەکانی ببژێرێ دەتوانێت لە تایبەتمەندیەکانی ڕاپەڕین و بزوتنەوەی شۆڕژگەرانەی خەڵکی ئێراندا ئەو جیاوازیە گەورەیە ببینێ کە لەگەڵ هەموو ئەو ڕووداوانەی کە یا ئەو شۆڕشانەی کە یا ئەو ئەڵوگۆڕانەی کە لە وڵاتەکانی کەدا پێکات و بێتە پێشەوە. ئێمە ئەڵوگۆڕمان لە عێراق بینیوە، لە سووریا بینیوە، لە لیبیا بینیوە، لە میسر و تونس و یەمەن بینیوە، هەموو ئەمانەمان بینیوە، بەڵام ئەمانە لە کام کەشدا چوونە پێشەوە. لە هەر شوێنێکدا خەڵک ئەگەر لە شوێنێکی وەکو تونسدا تەقینەوەی ناڕەزایەتی دەیان ساڵەی خەڵک لە ڕۆژێکدا دەتەقێتەوە وەرە سەڵاتێک کۆتایی پێدەهێنێ، ئەوە لە ئێراندا ڕاپەڕین و خڕۆشانی ئەمجارە بەرهەمی خەباتێکی لە پێشتری ڕۆژانەیە. شتێکی کەڵەکە بوو نەبووە لە یەک ڕۆژدا بتەقێتەوە، بەڵکە بە پێچەوانەوە لە پرۆسیسێکی دیاریکراوی چەند ساڵەدا خەڵک هاتۆتە مەیدان و بەردەوام لە مەیداندا بووە، چینی کرێکاری لە مەیداندا بووە، ژنانی لە مەیداندا بووە، لاوی لە مەیداندا بووە، بەدژی ئیسلامی ڕەوتێکی گەورە لە مەیداندا بووە، بەدژی حیجاب ڕەوتێک لە مەیداندا بووە و ئەم خەباتە لە درێژەی کاری خۆیدا هاوسەنگی هێزی گۆڕیوە و بۆ بەم بزوتنەوە شۆڕژگەرانەی کە هاتۆتە دەرەوە. ئەمە یەکێکە لە خەسەکانی. دوو، لە هەر شوێنێکی دنیا بزوتنەوە و ناڕەزایەتیەک بوو بێ ئیسلامی سیاسی بەشێکی لەو بزوتنەوە ناڕەزایەتیە پێکێناوە و خۆی پێ هەڵواسیوە و بۆتە ناسنامەی خۆی بەسەر ئەو بزوتنەوە ناڕەزایەتیەدا چەندە ناوەڕۆکەکەشی شۆڕژگەرانە بوو بێ زاڵ کردووە. لە حاڵێکدا لە ئێراندا بە دژی ئیسلامی سیاسیە و دژی ڕەوتی سیاسیە و دژی کەشی ئیسلامیە. سێیەم، لە هەر شوێنێکدا ئەگەر ئاڵوگۆڕێک ببێت لە وڵاتێکدا ئاڵوگۆڕێک بە وجود دەهێن و کاریگەری لە وڵاتە دەبێت. بەڵام لە ئێراندا ئەو ئاڵوگۆڕی کە هەیە لە ئێراندا دەتوانێت تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ خۆی بگۆڕە، لەبەرەوەی خودی هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی وەک هاتنە سەرکاری دەوڵەتی تونس یا پێکێنانی دەوڵەتی عێراق نییە، هاتنە سەرکاری دەوڵەتی جمهوری ئیسلامی یعنی هاتنە سەرکاری قەڵایەکی گەورەی کۆنەپەرستی لە ناوچەکەدا کە هاوکات وەکو ئەختەبوتێک دەستی ناوەتە نێو کۆمەڵێک جوغرافیای وڵاتانی کەوە و بۆتە بەشێک یا هۆکارێکی سەرەکی لە نائارامکردنی هەموو ئەو وڵاتانە لە فەڵەستینەوە بۆ لوبنان و یەمەن و سووریا تا دەگاتە فەنزوێل لەو کوێت تۆ تەماشای بکە. بۆیە بە ڕوخاندنی ئەو قەڵایە تەواوی ئەو ئاڵوگۆڕانەش بە وجود دێ. چوارەم، ئەو دروشم و شیعارە شۆڕژگەرانانەی کە لە بزوتنەوەی ناڕەزایەتی شۆڕژگەرانەی ئێراندا هەیە لە هیچ کامێک لە بزوتنەوەی شوێنەکانی کە نەبووە. ئەگەر لە شوێنێکی وەکو میسردا نوێژی سیاسی دەبێتە نموزەج و ئەلگۆ، ئەگە هەتا لە عێراقدا لە کوردستاندا لە 11 شوبادا بەردەرکی سەرا دەبێتە بەشداری کۆمەڵێک نمایش ئیسلامی سیاسی و ڕۆشنبیری گەمژە کە دەستی مەلاکان بەرز دەکەنەوە و ئەڵڵاه ئەکبەر دەڵێن، ئەوە لە ئێراندا بەدژی ئەوانەیە بە شیعاری ئازادی و بەرابەری، بە شیعاری نان بەکردەوە دەستبردن بۆ فرێدانی حیجاب و هەڵوەشانەوەی پۆلیسی مۆرال و فرێدانی مندیلی مەلاکان کە ڕەمزی ئیسلامی سیاسی. ئەمە خاڵێکی ئەوەیە کە بەشداری ژنان لەم بزوتنەوەی ئێراندا کەم وێنەیە. تۆ لە 100 ساڵی ڕابردوودا هیچ بزوتنەوە و ناڕەزایەتی جەماوەری لە سەراسەری دنیادا نابینی بە ئەندازەی ئەو بزوتنەوەی کە لە ئێران لە 100 ڕۆژی ڕابردوو داوەڕێ کردووە. ژن ئەوەندە دەوری بەرجەستەی هەبێت و لە ڕیزی هەرە پێشەوەی بێت و لەگەڵ لاوانی
خاڵێکیکەیەتی و خاڵێکی کە ئەوەیە کە لە سەراسەری دنیادا لە هەر شوێنێک جوڵەیەک ڕاستانێک ناڕزایەتێک بەدژی دەسەڵات بوو بێت ئەمریکا و غەرب بوونەتە بەشێک لێی بوونەتە بەشێک لە هاوکێشەکەی تیای هاتوونەتە مەیدان و هەوڵیان داوە هەژمونی خۆیانی بەسەر دازاڵکەن بەڵام لە ڕاپەڕین و بزودنەوەی شۆڕژگەرانی خەڵکی ئێراندا ڕۆڵی ئەمریکا و غەرب و دەوری ئەوان وەسایەی ئەوان و نەخشە و پلانی ئەوان هێشتا حاشیەیە خاڵێکی کە ئەگەر لە هەموو بزوتنەوە ناڕزاتیەکانی کەدا کۆمەڵێک بزوتنەوە و هێزی کۆنەپەرستی قەومی ئیسلامی عەزەمەت تەڵەبی ناسیۆنالیست ئامادەیان هەیە و خەریکن نەخشە دەچن و هەژمونی خۆیان بەسەر بزوتنەوەی ناڕزایەتی ئازاڵ دەکەن هێشتا 100 دانە ڕۆژتێ پەڕیوە لە ئێراندا بەڵام هیچ کامێک لەوانە نەیانتوانیوە هەژمونی خۆیان بەسەر ڕاپەڕین و خەڵکی ئێراندا زاڵ بکەن بەڵکە بە دروشمەکانیان و بە دروشم و شیعارەکانیان بەکردەوەکانیان بە کۆبوونەوەکانیان بە هەموو ئەوانە شتێکی کەمان نیشاندەرا کە ئەوانە کەنارکەوتون ویستیان ناسنامەی قەومی بکەن بە بەریدا بۆیان نەکرا ویستیان مەسا ئەمینی بکەن بە کورد و لە ڕێگەی کوردبوونەوە ئەم بزوتنەوەی قڵشکی پێ بدەن خەڵکی ئێران و ئازادی خوازانی ئێران ڕێگەیان نەدا وتیان ئێمە هێزێکی بەکردەوە نیشانیاندا ئێمە هێزێکی دژی تەواوی دەسەڵاتی نەنجینی جمهوری ئیسلامی لە ئێراندا ئێمە یەک چارە نووسمانەیە کە بێ و دەسەڵاتە کۆتایی پێبێ ئەمانە کۆمەڵێک فاکتی دیاریکراون بەجیا لە هەموو ئەوانە چەپبوون و حزوری چەپ و کۆمۆنیزمە لەوێدا و بوونی تاریخی چەپە لەم کۆمەلگایەدا کەم کۆمەلگە هەیە لە دنیادا بەقەدەر کۆمەلگەی ئێران مێژوو چەپ و کۆمۆنیزم تێیدا بە قووەت بێ ئەوەندە شخصیاتی ڕەحبەری هەبێ هێندە جنبشی کرێکاری تێیدا لە مەیداندا بوو بێ تقریبا کەم ڕۆژەیە لە شوێنێکی وەکو ئێراندا بەشێک لە کرێکاران یا چەند بەش لە کارگە و مەعمەلەکان لە مانگرتندا نەبن لە نەڕازایەتیدا نەبوو بن و دەیان و سەدان شخصیت و ڕەحبەری کرێکاری هەیە خاڵێککە ئەوەیە نەریت و سنەتی کۆمۆنیستی و کرێکاری لە نێو بزوتنەوەی ناڕزایەتی ئێراندا فاکتی چیکەیەتی تۆ تەماشاکە سنەتی کۆبوونەوەی گشتی سنەتی پێکێنانی شوراکان ئەمە ئەو نەریتەیە کە لە کۆمەلگەی ئێراندا ئامادەیی هەیە هەموو ئەمانە بوونەتە ئەوەی کە بۆرژوازی لە سەراسەری دنیادا نیگەران بێ لێی هێزە کۆنەپەرستەکان نیگەران بن لێی ناسیۆنالیستەکان نیگەران بن لێی عەزەمەت تەڵەب نیگەران بێ لێی غەرب و ئەمریکا نیگەران بێ لێی و ئەوەی کە لە بەرامبەریشدا ڕێک بە پێچەوانەوە بۆتە جێگە ئومێدی هەر ئەوەشە بۆتە ئەوەی کە ببێتە جێگە ئومێدی دنیایەکی یەکجار زۆر لە ئینسانی وێڵ بە دوای ئازادی و بەرابەری و کۆمەلگایەکی کراوەدا دیارە من مەبەستمەوە نییە کەەوە هێشتا یەکلا بۆتەوە نابێت ئەوە نادیدە بگرین کە بۆرژوازی هەوڵی خۆی دەدا بە هەموو جۆرەکانیەوە ئەمریکا و غەرب هەوڵی خۆی دەدا پلانجێران واقعیە لە نێو خۆی جمهوری ئیسلامیدا هەوڵ ئەوانە هەیە بەڵام هیچ کامێک لەوانە هێشتا نەیانتوانیوە لە بەرامبەر بزوتنەوەی شۆڕژگەرانی ئێراندا سەرکەوتوو بن و هەت تەنانەت ئەگەر ئەم هێزانە بێنە مەیدانیش هەموو هەوڵێک بدەن تەنانەت ئەم بزوتنەوەی ئێستاش بیانێ پاشەکشەی پێ بکەن تەنانەت ئەگەر پاشەکشەشی پێ بکەن ناتوانن ئەو مێژوە 100 ڕۆژەیە لە بزوتنەوەی شۆڕژگەرانی خەڵکی ئێران و ئەو دەستکەوتانی کە تا ئێستا بەدەستی هێناوە لە خەڵکی ئێران و بزوتنەوەی شۆڕژگەرانە لە ناوچەکە و لە سەراسەری دنیادا بستێنێتەوە ئەمە ئەو تایبەتماندیانن و ئەو خصوصیەتانن و ئەو خاڵە درەوشاوەیە کە ساڵی کۆتاییەکانی ساڵی 2022 نەخشاندووە هەنگا لەسەر ئەمە زۆر لایەنی تریشی تاوتێ بکەین و قسەی لەسەر بکەین و هەروەها زۆر ڕووداوی تری جیهانی ژۆک خۆشتان بە دروست ئاماژەتان پێکرد کە یەکجار زۆرن بەڵام بە ئاورێک لە ڕووداوەکانی عێراق و کوردستان بدەینەوە ئەوەی کە دەبین بە شێوەیەکی گشتی درێژکراوەی ڕووداوەکانی ساڵانی ڕابردووە ئەزمەی پێکهێنانی حکوومەت کێشمەکێش و ململانی لایەنە سیاسیەکان لەگەڵ یەکتری کێشەی نێوان حکوومەتی هەرێمە حکوومەتی ناوەندی ململانی نێوان یەکێتی و پارتی و هەتاوەکو تەصفیە حسابی نێویەکێتی خۆی بە شێوەیەکی گشتی ئەگەر تەماشای ئەم ڕووداوانە بکەین ئەتوانین چی شتێک بەدەست بێنین چی نەتیجەگیریەک ئەکرێت لە ڕووداوەکانی عێراق و کوردستاندا بەدەست بێت ئەوەندەی بە عێراق دەگەڕێتەوە وەک لە پرسیارەکەی خۆشتاندا هات ئەوەی پیشاندان کە هەموو ڕووداوەکانەوەمان پیشان دەدەن بەدابەتی ئەو حکوومەتە کاتیە دەتوانم بڵێمەوە حکوومەتی کە پێچیان هێنا بۆ ماوەی 1 ساڵ کە دیارە ئامانجیان لەوە بوو لە ڕێگەی ئەو
پێکەنانی حکومەتێکی یەک ساڵیەوە هەم لە نێو خۆیاندا ڕیزەکانی خۆیان فرسەتێک دەن بە خۆیان ریزەکانیان کۆ بکەن و یەکلاکردنەوەی حساباتیان بکەن و لە لایەکی شەو پاشەکشە بۆ بزوتنەوە ناڕزایەتیت جەماوەریە بکەن کە لە 2019ەوە بۆتە بەشێک لە واقعەتی کۆمەلگەی عێراق. ئەم حکومەتیان پێکەنا بەڵام ئەم حکومەتە تۆ تەماشای کە لەو ماوەی کە پێکاتەوە چەند مانگی بەسەرا تێپەڕی خەریکە بێتە نیوەی ئەو ساڵێک کە پێچیان هێناوە نەک نەیتوانیوە تاکە هەنگاوێک بنێ بەڵکە و کۆمەلگایی وەکو خۆی و خراپتر کردووە. تۆ تەماشا بکە لە عێراقدا چ شتێک هاتووە حکومەتێکی تەوافقیان پێکێناوە کە هەمان و حکومەتەوە تەوافقیانە بووە کە پێشتر بووە لەسەر ئەساسی قەومی و تایفی و دینی حکومەتێکیان قوت کردوێتەوە لە حاڵێکدا هەمووشیان باسی عراقی بوونی عراق دەکەن بەڵام پۆستەکانیان لەسەرەوە دابش کردبەوە هەوڵیانەوەیە کە خودی ئەم جیاکاریە لە نێو عراقدا درێژە پێ بدەنەوە پەیامەکەیانە. دوو دەستی جمهوری ئیسلامیان زیاتر ئەمجارە لە هەموو کاتێکیکە زیاتر لە کردووە تەنانەت ئێستا دانانی هەموو پۆست و هەموو پۆستێکی سیاسی کە تۆزیع دەکرێت بەسەر لایەنەکاندا باڵادەستی خەتی ئێرانی بەسەری دازاڵە کە وازەحە. سێەم کۆنەپەرزبوونی ئەم دەسەڵاتەیەکە وەکو خۆی باقیە ململانەی لەگەڵ هەرێم بە هەمان شێوەیە. مەسەلە زۆر سادە و سەرەتاییەکانی خەڵک وەکو خۆی باقیە مەسەلەی خزمەت گوزاریە مەسەلەی هەلی کارە مەسەلەی ئازادیەکانە هەموو ئەوانە وە لە هەموو ئەوانە واوەتر هێشتا حکوومەت خۆی کارتۆنێکە ئەوەی کە خەریکە کۆمەلگات دەبا بەڕێوە لە دەرەوەی حکوومەتە لە دەرەوەی تواناکان لە دەرەوەی حکوومەتەوە میلیشیاکانن کە خەریکن ئەو کارە بەڕێوە دەبن. خۆتان دەزانن کە میلیشیاکان لە عێراقدا لە حکوومەت بەهێزترن هەمیشە حکوومەت لەژێر هەژمونی ئەواندایە ئەنی حکوومەت شتێک نییە بۆیە هەمووانە ئەوانەمان نیشاندا. من هەر یەک نمونیەک خاڵی سادەوە کۆتایی دوایین بڕیار و دوایین کارنامەی و حکوومەتە دەتوانین نیشاندات پیشانداندا. هەر ئەمڕۆکە کۆتا ڕۆژی ساڵی 2022 وەزارەتی ناوخۆی عێراق ڕایگەیاندووە کە ئەمڕۆ سەرپێچیکردنی شوفێران ئاساییە بە سزای لەسەر نادر لە حاڵەکە لە هەموو دنیادا ئەگەر ئەو حکوومەتە تەنانەت زۆر بوو دەڵەش بێت لەو ڕۆژانەدا کە ئیزدیحام زیاتر و مناسبەکان زیاترە نەزم و نیزامی هاتوچۆ قایم دەکات کەسی لە عێراقدا ئەمڕۆ بڕیاریان داوە کە سەرپێچیکەر سزا نادرێت. ئەمە بڕیاری وەزارەتی ناوخۆیەتی. تۆ لێرەوە بۆ دەردەکەوێت کە چ حکوومەتێک بنیادراوە و خەڵکی عێراق لەگەڵ چ حکوومەتێکی بۆ گەن و دواکەوتوو نابەر پرس بە حیاتی ئینسانەوە بەرەو ڕوە. ئەمە هەڵبەت مەترسیش نەخاتە ژیانی خەڵکیەوە ئەگەر بێت و سەرپێچی لە ڕێگەڵبانەکاندا ئاسایی بکرێتەوە هەڵبەتەوانە بۆ سەلامەتی ژیهنی خەڵکی پێکێنراوە. هەڵێگر بینە سەر کوردستان. بەڵێ لەسەر کوردستانش وەزعی کوردستان دیارە وەزعی کوردستان باشترە لەوەی عێراق ئەگەر خراپتر نەبێ. خۆتان دەزانن لە ساڵی ڕابردووشدا ئەگەر تەماشای پانۆرامەی ڕووداوەکانی کۆمەلگەی کوردستان بکەین بە هەمان شێوە ئێمە کۆمەڵێک چەند مەسائلی زۆر بناغی دەتوانین ببینین بۆی کاتمان زۆر هین نەبێ. سەرێکی ترنیشە دەوانەیە ململانەی یەکێتی و پارتی بە هەمان شێوەی خۆی درێژەی هەبوو ململانەیەک کە دیارە دەتوانم بڵم بەڵام فەرقێکی هەیە کە ئەمجارە لە هەلومەرجێکی تازەدا چۆ پێشەوە لە هەلومەرجێکدا چۆ پێشەوە کە هاوسەنگی هێزی بزوتنەوەی ناسیۆنالیزمی کورد یا حیزبەکانی بزوتنەوەی کوردایەتی لە کوردستانی عێراقدا لە بەرامبەر بەغدادا بەرەو لاوازی چووە. خاڵێکەوەیە کە هێزەکانی بزوتنەوەی کوردایەتی ئەگەر لە دەورانی پێش و تا چەند ساڵەوە پێشبیریان لەوە دەکردەوە کەنەوە زۆرێک لەسەر بەخۆی بۆ خۆیان بەوجود بێن و تواناکانی خۆیان بەدەستی خۆیان لە کوردستانە بکەن و چاویان لە بەغدا نەبێ ئێستا قیبلەیان گۆڕاوە بەرەو بەغدا. ئەمە و خودی ئەم ڕوودا و ئاڵوگۆڕانەش ئاڵوگۆڕێکی گەورەی لە هاوسەنگی نێوانی یەکێتی و پارتی پێکێنا و ململانەی یەکێتی و پارتی لە چوارچێوەی و ئاڵوگۆڕە تازانە دەهاتۆتە پێشەوە کە لەلایەکەوە هەڵپەیە بەرەو بەغدا لەلایەکەوە هەوڵدانە بۆی ئەو دەسەڵاتی کە لە کوردستانیاندا هەیە بەری پێ بگرنەوە بتوانە ئەو دەسەڵاتیان بمێنێتەوە. و خاڵی ئەخیریش ئەوەیە کە یەکێتی و پارتیش لەنێو خودی هەرێمدا دەیانەوێ هەر یەکیان دەیانەوێ بە تایبەتی پارتی دەیەوێ هەژمونەکەی خۆی زیاتر لەوە بکاکایە یەکێتیش دەیەوێ بەر بگرێ بەو موقعەتی کە ئێستایەتی چونکە خۆمان دەزانین کە لە کوردستاندا هەژمونی پارتی زۆر چۆتە سەرەوە ئەمە واقعیە. جا ئەم هەژمونیەی بەخۆبەستنەوە بێ بە وڵاتەکانەوە
بە سیاست و گرتنەبەری سیاستی دیاریکراوی خۆی بە یا هەر شتێک، بەڵام ئەمە واقعیەتێکە کە هەژمونی پارتی لە دەسەڵاتدارەتیدا وەکو بڕیاری سیاسی بەرزتەوەیەتی لە نێو هەرێمدا جونگە هەستیارەکانی دەسەڵاتدارەتی بەرزتەوەیە، هەموو ئەمانەی بەرزتەوەی بە تابەتی ڕوو بە دنیای دەرەوە ئەمانە واقعیەتن لە نێو خۆی هەرێمیشدا یارە بە هەمان شێوەیە. بۆ یەکێتیش هەوڵێکی بەرگری کارانە دەدا کە دەیەوێ ئەو هەژمونی کە هەیەی لانی کەم بەو هۆیەوە کە هێشتا لە کوردستاندا حکوومەت بە معنای وشەکە بوونی نییە، پەرلەمان بە معنای کەلیمە وجودی نییە و ئەوانە زۆرتر دوو دەستگا و کاریکاتۆرن بۆ شێواندنی ڕایگشتی دەیەوێ بە کەڵک وەرگرتن لەو قدرەتەی کە لە ڕێگەی داهات و میلیشیا وێزی ئەمنیەوە بەرەستیوەدی یەکێتیەوەی خۆی بێڵێتەوە، بەڵام پارتی ئەوەی قبول نییە ئێستا هێشتا لە ملانەکە ئەم زاریان لەسەر ئەوەیە پارتی ئێوە بێتە هێزی ڕەها لەسەر ساحەی سیاسی کوردستان، یەکێتیش ئێوێ وەکو هێزێکی هاوبەش لە هەرێمی کوردستاندا ئامادەیە. ئەمە یەکێکە لە شتەکان. دووەم خاڵ کە لە کوردستاندا بەڕاستی دەتوانین ئیشارەی پێ بکەین نەبوونی موچە و لە منگەنەدانی ژیانی خەڵک بووە. مەسلەی موچە هێشتا کێشەی خەڵکە لە خواربوونی موچەکان، نەدرانی موچەکان. تۆ تەماشایکەوە ساڵ تەواو بوو قەرارە ساڵی داهاتوو موچەی مانگی 12 بدرێت. ئەمە وەستعەتی ژیانی خەڵکە، یعنی جەنگێکی ڕاگەیەندراوی دەسەڵاتی بۆرژوازی کورد لە بەرامبەر کرێکاران و کارمەندان و موچەخۆراندا بەردەوامی هەیە. ئەمە یەکێکە لە خەسیسەکانی کۆمەڵگەی کوردستانە. خاڵێکیکە لە کوردستانە بەڕاستی نەبوونی دا و دەرمان و کۆتایی هێنان بە خزمەتگوزاریەکانە. خزمەتگوزاریەکان لە ساڵی ڕابردوودا بەنەخشەوە ئاراستەکران کە هەموو ئەو خزمەتگوزاریانی کە پێشتری شەبوون وردە لە بەین براین یا هەرزان فرۆشی کەرتی تایبەتی کرا بە مەرزارێکیکە قورساییکە خرایە سەر ژیان و گوزەرانی خەڵک. یەکێکیکە لە خاڵەکان کە بەڕاستی لە ساڵی ڕابردووی کۆمەڵگەی کوردستاندا ناکرێ ئاماژەی پێ نەکرێ، ئەویش ئەوەیە کە مەسەلەی ڕێگاوبانەکان و قوربانیانی نائەمنی ڕێگەوبانەکانە. خاڵێکیکە کە بەڕاستی جێگەی سەرنجە دەبێ ئیشارەی پێ بکرێت، مەسەلەی دەست ئاوەڵاکردنی ئیسلامی سیاسی و ڕۆتە ئیسلامیەکانە بۆ سەر مافەکانی ژنان و مەدەنیەتی کۆمەڵگەی کوردستان، بە تایبەتی لەو چەند مانگەی دواییدا یا بە دیاریکراوی لەو کاتەوە خۆڕۆشانی جەماوەری لە ئێران دەستی پێکردووە، بزوتنەوەی شۆڕژگێرانە باڵا دەکا بە هەمان ئەندازەی باڵاکردنی بزوتنەوەی شۆڕژگێرانە لە ئێراندا. ئیسلامیەکان لە پەلاقاژەدان، ڕۆتە ئیسلامیەکان، سەلەفیەکان، بەرەی کۆنە پەرست، مەبەستم لە بەرەی کۆنە پەرست بەو بۆین باغ بەرانەشە ئەوانەش کە بۆین باغیان لە بەرەو وابیک دەکەنەوە، مەبەستم لەو نووسەرە گەمژانەشە کە پاساو بۆ هێرشی ئیسلامیەکان دەهێننەوە بۆ ئەو کەسانەیە کە دژی ژنن، دژی فەردی و مەدەنیەکانی خەڵکن. مەبەستم دیارە هەموو ئەوانەیە، ئەوانەش هەوڵەکانی خۆیان زیاتر دەست پێ کردووە، پەلە قاژیانە هێرش دەکەنە سەر ژن، درۆ دەکەن، تاوان دەکەن، تەوهین دەکەن، بێڕێزی دەکەن، بێڕێزی نەکەر بە ژن دەکەن، بە تەواوی کۆمەلگا دەکەن، بێڕێزی بە خوێندن دەکەن، بێڕێزی بە خەڵکێک دەکەن کە سەیری وەرزش دەکات، بێڕێزی بە خەڵکێک دەکەن کە دەچێتە سەیران، بێڕێزی بە خەڵکێک دەکەن کە سەیری نمایشێک دەکات. هەر دوێنێ بینیمانە ژنێک چۆ بۆ سەیرکردنی نمایشێکی دیاریکراو ئیسلامی سیاسی و سەلەفیزم و دواکەوتوی ئەو کۆمەلگایە بە پشتیوانی دیارە دەسەڵات و ئەو حەملە ئیمانیەی بافڵ تاالبانی دەستی پێکردووە و ئەو ڕۆڵی یەکێتی کە ڕۆڵی پۆلیسی مۆراڵ دەبینێ وای کردووە کە ئیسلامیەکان تۆزەکەن پشتیان قایمترە، دەست ئاوەڵاویە کۆمەڵە گەنجیان هەنداوە لە ژنێک کە دەیانەوە بەوە ڕێگە لەوە بگرن کە دیارە پاساوەکەیانەوە کە دوارە کە جلی شیکپۆشی لەبەردا بووە، جلی نامووی لەبەردا بووە. لە حاڵێکدا ئەوە درۆیەکی گەورەیە، تەنها ئەوە پاساوێکە بیانوێکە دەیانەوێت لەو ڕێگەیەوە هەوڵەکانی خۆیان بدەن بۆ ئەوەی بەشداری ژنان لەو شوێنانەدا خەدەغە بکەن. ئەوە هەنگاوێکە دەیانەوێت لەو هۆڵانەی کە ژنان خەریکن وەرزش دەکەن نەهێڵن بۆ یامچن لە مەوتوە، دەیانەوێت ژنان لەو بۆنە کۆمەڵایەتی و خۆشیانەدا کە دەکرێت ئەوان مەحکوم قەدەغە بکەن، ڕێگەیان لێ بگرن. ئامانجەکەیان ئەوەیە پەیوەندی بە جلوشتەوە هیچ نییە، وەشتێکی نەخشە بۆ داڕژراویشێکی ئیسلامیەکان کردویانە کە دیارە ڕووداوێکی نامۆیە، چونکە نامۆیە بەو دەلیلەی لەوێ ئەوە ڕوودەدا، بەڵام هاوکات لەوێ کە ئەمە ڕوویداوە کەشتێکی نامۆیە و خەڵکیان هەنداوە و کارە بکە، بەڵام حیاتی سادە و ئاسایی و ڕۆژانەی خەڵک ئەوەیە کە لە سەوڵەکە بینیومانە، ئەوەیە کە دەیبینن لە شارەکانی کوردستاندا بە ملیۆنان کەس پێشوازی لە ئاهەنگەکانی سەری ساڵ دەکەن. حیاتی نۆرمال ئەوەیە کە بە سەدان و دەیان هەزار کەس
پێشوازیان سەری یاریەکانی مۆندیالیان دەکرد و بانگەشەی بانکخوازە کۆنەپەرستەکانیان پوچ دەکردەوە کە دەیان و سیرکردنی یاری حرامە. ئەو حرامەیان هەڵبژارد کە ویستی خۆیانە لە بەرامبەر ئەم بانگەشە کۆنەپەرستانێکی ئیسلامیەکان کردیان. ئەمانە و واقعەتی کوردستان وە کۆمەلگەی وە هاوکات خاڵی ئەخیریشەوەی کە بەڕاستی کۆمەلگەی کوردستان لە بەرامبەر هەموو ئەوانەدا بێدەنگ نەبووە، دانەنیشتووە. ڕاستە لەلایەکەوەی ئیسلامیەکان ویستویانە هەوڵ بدەن کۆمەلگا بترسێنن بە کۆمەڵک کردەوەی نامۆ، بەڵام ئەو کردەوە نامۆیانە ناتوانێت ڕەوەندی ئاسایی و ژیانی ئاسایی خەڵک کە لەسەری بینیاکراوە و بۆتە ناسنامەی ئەو کۆمەلگایە بەرێتە ژێر پرسیار، نەیتوانیوە ئەو کارە بکە. و هاوکات لە بەرامبەر ئەم مەسەلەی بێموچەیی نەبوونی خزمەت گوزاریەکاندا خەڵک بێدەنگ نەبووە. کۆتاییەکانی ساڵی 2022 نمایشی هاتنە مەیدانی هەموو ڕۆژەی خوێندکاران و جەماوەری بێبەش و تۆژە بێبەشەکان بووین بە دژی نەبوونی و بێکاری و گرانی. و هاوکات خاڵێکی کە بڵم کە میدیای بۆرژوازی ئاگانە باسی ناکە، نەئەمنی شوێنی کار کە لە ساڵی ڕابردوودا بەپێی راپۆرتێک کە هاوڕێیانێک لە کرێکارتیوی بڵاویان کردوتەوە بەدەیان کرێکار گیانیان دەرەستاوە بەهۆی نائەمنی شوێنی کارەوە، بەهۆی چاوچنێکی سەرمایەدارانەوە، بەهۆی نەبوونی پێداویستەکانی شوێنی کارەوە، بەهۆی بێدەربەستی دەسەڵات و کۆمپانیەکانەوە بەرامبەر بە ژیانی کرێکاران. نزیکەی 59 کرێکار گیانیان لەدەستداوە، ئەوەی کە وەک ئامار ڕاگەیاندراوە کە دیارە بەدەیان و سەدان کرێکاری کەش بەهۆی باری سەختەوە پشتیان چەماوەتەوە، تووشی نەخۆشی کە بوون و زامدار بوون بێ ئەو هیچ قەرەبکردنەوەیان بۆ بکرێت. و هاوکات هەوڵیان داوە یاساکارێکی کۆنەپەرستانە بێنن بەسەر چینی کرێکاردا دای بسەپێن کە لە بەرامبەر هەموو ئەوانەدا چینی کرێکار و خەڵکی زەحمەتێش بەرەیەکی کەی ئەم سەنگەرە بووە. بە کورتی دەتوانم بڵێم ساڵی 2022 ئەگە ساڵی ملهوڕی بۆرژوازی، ساڵی چاوچنۆکی بۆرژوازی، ساڵی وەڕێ خستنی جەنگی بۆرژوازی، ساڵی چوونە پشت کۆنەپەرستی بۆرژوازی، ساڵی هێنانە سەرکاری تالیبان، ساڵی لە مەحەلدا هێزە کۆنەپەرستەکان بۆ پشت ئیسلامی سیاسی و ڕەوتەکانیان بووە، بەڵام لە بەرامبەریشدا ساڵی ناڕزایەتی نەفرەت بەدژی نیزامی سەرمایەداری و کارکردەکان و جەنگ و کۆنەپەرستی، ساڵی ڕاپەڕین و شۆڕش لە ئێران، ساڵی بەرەنگاربوونەوەی خەڵکی کوردستان و عێراق نەبوونی خزمەت گوزاریەکان و ئەو دەسەڵاتە سیاسیە بووە. وەڕەوەند و شیعار و دروشمی کۆتایی هێنان بەرە سەڵات سەرمەشق و ناسنامەی ساڵی 2022 و هیوادارم ساڵی داهاتوش ساڵی کۆتایی هێنان بەرە سەڵانی نەنجینی سەرمایە لە ئێران و ساڵی ئەو ئاڵ و گۆڕە گەورەیە بێ کە بە ملیۆنان کەس لە ناوچەکە و دنیادا چاوی ئومێدیان لێ بڕیوە. لەگەڵ سپاس. ئەم ئومێدە جێگەیەکی باشە بۆ کۆتایی هێنان بە بەرنامەکانمان نانیگەم بەم چاوپێکەوتنە عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە و ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ تۆ بۆمان دوو بوونت و جارێک کە پیرۆزبایی لە کرێکاران و زەحمەت کێشان ژنان و لاوان و هەموو ئینسانێک دەکەم کە خوازیاری دنیایەکی باشترن. ساڵی تازەتان پیرۆزمان دوو نەبن. ساڵی تازە لە ئێوەش پیرۆز و کاتێکی خۆش. ئازیزان، لێرەدا دێینە کۆتە بەرنامەکانی ساڵی 2022. هیوادارین ساڵی 2023 ساڵی هاتنەدی ئاواتەکانتان بێت و هیوادارین ئەم شەوی سەری ساڵ پێکەوە لەگەڵ دۆستان و ئازیزانتان بەخۆشی بەرنەسەر. هەر لێرەدا ڕایبگەێنین کە لە ساڵی 2023 لانیکەم لە بەهارەکەیدا واتە لە هەفتەی ئایندەوە خولی تازەی پێشنگ تیڤی ڕۆژانی چوارشەمان دەبێت. هەموو شەوانێکی چوارشەمان کاتژمێر 9 شەو بۆ ماوەی یەک کاتژمێر بە کاتی کوردستان بەرنامەکانی پێشنگ تیڤی ڕاستەوخۆ دەبینن، هەم لە فەیسبوک هەم لە یوتوب. هەروەها کورتەی چاوپێککەوتنەکان و هەندێک لە لێدوانەکان لە ئینستاگرامی پێشنگ تیڤی، لە تیکتۆک، لە تویتەر و کەناڵەکانی تریتۆرە کۆمەڵایەتەکاندا ببینن. هیوادارین هەروەک ڕابردوو ئێوە بە سەرنج و تێبینی و پێشنیارەکانتان بەشدار بن لە پرەودان بە بەرنامەکانی پێشنگ تیڤیدا و لە بۆچوونەکانی خۆتان لە هەر پێشنیارێک پێتان گرنگە ئاراستەی ئێمەی بکەن. هەروەها چاوپێکەوتنەکانمان بەرنامەکانتان بە دۆستان و ئاشنایانتان بگێن و لای خۆشتانەوە بڵاو بکەنەوە.
با هیوای ساڵێکی خۆش بۆ هەموو لایەک و تا بەرنامەی ئایندە کاتێک خۆش بۆ هەموو لایەک هەر شاد و کامەرانە.